دەچینە تۆڕ گفتوگۆکانمان بابەت یەکەم گفتوگۆکین ئاگادارین لەگەڵ سەرهەڵدانی گروپی تۆرۆریستی داعش بۆ بەرەنگاربوونەوەی داعش و لە ناوبردننی داعش و ڕوبەڕووبوونی ئومەترسیانی کە لەسەر هەرێمی کوردستان و عێراق دروست بوو پێشمەرگە یاخود هێزی پێشمەرگە ڕۆڵێکی گرنگی بینی لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا بەداخۆ ئێمە کۆمەڵێک شەهیدماندا اینجا ئێستا بۆ ئەوەی کە خزمەتێکی تایبەت بە کەسوکاری شەهیدانی داعش بکرێ بەشێکی تایبەت کراوەتەوە لە بەڕێوەبەرایەتیەکانی شەهیدانی پارێزگاکانی هەرێمی کوردستاندا ئێمە ئەمڕۆ باس لە ڕۆڵ و گرنگی ئەم بەشاکەین ئەتوانێت چی بکات بۆ کەسوکاری داعش و هەروەها باس لە ئامارەکەشەکەی بزانین ژمارەی شەهیدانی ڕوبەڕووبوونەوەی داعش چەندێک بۆ ڕاستە لە زێنی هەموماندا دەمێنێ بەڵام پێمان باشە کە باس لە ئامارەکەش بکەین ئەم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری ئەحمەد قاجری لێ پرسراوی بەشی شەهیدانی داعش لە بەڕێوەبەرایەتی شەهیدانی سلێمانی کە ڕاستەوخۆ لێرە کاک ئەحمەد بانیت باش زۆر بەخێر بێ سەرچاوان دەمێرە دەستپێک باسی بکەین بزانین کی ئەم بەشە کراوەتەوە ئەم بەشە لە دوای ئەوەی کە تیرۆسانی داعش پەلاماری هێزی پێشمەرگەی کوردستانیاندا ئەم بەشە لە 2018 بڕیاریدا وەزارەتی شەهیدان و بەشە دروست بکە باش و ئەهمیەتی ئەو بەشەش ئەوە بوو کە هەروەکو جەناب وتی مانەوەی گەورەی و پیرۆزی و شەهیدان لە زەینی خەڵکە یعنی نابێ ئەو شەهیدانە هەمیشە لە یادی خەڵک بچن لەبەرەوە ئەوانە بەغەدر لەلایەن گروپێکی تیرۆریستی نێودەوڵەتیەوە شەهید کران هەر بۆیە وەزارەتی شەهیدان و کاتە کە جەنابی کاک محمودی حاجی ساڵح بوو بڕیاری ئەوەیاندا کە ئەو بەشە دروست کرد باشە بۆچی جیا کراوەتەوە لەگەڵ شەهیدانی دیکە خۆ وەزارەتی شەهیدان ئۆنفاڵکراوان دەتوانێت هاوشێ و شەهیدەکانی دیکە خزمەت پێشکەش بە ئەوە تایبەتمەندیەک و بۆ شەهیدان هەر و کوتم بەڕاستی ئەمانەت یعنی ئەم شەهیدانە ڕاستە هەموو شەهیدانی کوردستان ئەهمیەت و گەورەی و هینی خۆیان هەیە بەڵام بەڕاستی ئەم شەهیدانە هەم کاتی شەهید بوونەکەیان هەم ئەو دەسانەی کە ئەمانەیان شەهید کرد دەستێکی ڕەش بوون هەر بۆیە هەر مانەوەی ئەمانە لە زێنی خەڵکو و هەموو عالم بزانێت کە گروپێکی تیرۆریستی داعش بەناحەق کۆمەڵی پێشمەرگەی قارمانی وڵاتیان شەهید کرد باشە ژماری شەهیدەکانمان چەنە ئێمە پێش ئەوەی کە وەزارەتی شەهیدان و وەزارەتی پێشمەرگە و ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە باشە ئەو شەهیدانە لەسەر وەزارەتی پێشمەرگە بوون نهاتوونە سەر وەزارەتی ئێمە ئامارێکمان دروست کرد لەو ئامارەی کە کەسوکاری شەهیدان بەڵگەکانی خۆیان هێنا و شەهیدەکانی خۆیان لە بەڕێوەبەرایەتی شەهیدانی سلێمانی تۆمار کرد تا 1750 شەهید ئێمە تۆمارمان کرد کە لە دەستی وەدەستی داعش شەهید بوو ئەو بەس ئیشاری سلێمانی یان هەموو هەرێم لە هەموو شوێنەکانە بۆمان هات شاری سلێمانی دەوروبەری تایبەتترە بەڵام ئەوەی کە من وتم تقریبا نەچێتە بەعامە چێتە 1900 شەهید باشە ئەم بەشە تازەیە کە کراوتە دەتوانێت چی بکات بۆ کەسوکاری شەهیدان ئۆنفاڵکراون تەنها دەتوانێت تایبەتمەندێکدا بە ئەوان کە پێیان بڵێ بۆ نمونە بە هەمووان بڵێن کە شەهیدانی دەستی داعش تایبەتمەندن یان دەتوانێت چیان بۆ بکە وڵا خۆی هەر لە سەرتاوە من ویستم شتێک بە تۆ بڵێم تایبەتمەندەکەی ئەوە بوو پێشەوەی کە بگوێزێنەوە سەر وەزارەتی شەهیدان باشە هەموو کار ئاسانێکیان بۆ کرابوو ینی هێشتر نەگوێزراونە سەر شەهیدان امتیازاتی شەهیدان شمولی کەسوکارەکەی کردن باشە مەسەلەن کوڕ و کچەکانیان کە چ نەخوێندن ئەو کەسانی کە پێویستیان بە نەخۆشخانە بوو ئەنی پێش کران بە شەهیدان لەلایەن وەزارەتی شەهیدان و ئەم کاراسانیان بۆ کرابوو وەر شەهیدێک کوڕی شەهیدێک کچی شەهیدێک خێزانی شەهیدێک هاتە لای ئێمە هەر پێویستێکی بواە بۆمان جێبەجێ کرد بۆ ئەو شوێنانی کە مەبەستی بوو بەرەوە ئەوە جیاکرا بووە ینی پێش ئەوەی بێنە سەر وەزارەتی شەهیدان هەموو کارەکانی بۆ کردن تا هاتە لای ئێمە باشە کاک ئەحمەد هەر بۆ من ڕوون نییە جیاوازەکە چییە چونکە ئەگەر سەرنج بی شەهیدانی ڕابردوش کە هەمان بووە هەمان خزمەت گوزاریان پێشکەش کراوە ڕەنگە مناڵی شەهیدەکانمان بتوانن لە نەخۆشخانەکان بەبێ بەرامبەر خزمەت گوزاری وەربگرن لە زانکۆکانی هەرمی کوردستاندا بتوانن بخوێنن ئەمەش بۆ هەمان ئەو شەهیدانە دەستە بەرکراوە خۆت باس ئەمێ بزانم بۆچیان بەشە جیا کراوەوە کە هەمان تایبەتمەندی ئەوانیان لە پێشتا باسم کردن بەشە تایبەتی ئەوەیە کە لە زەینی هەموو کەسەکان بینێ تەنها لەبەر ئەو بەشێک جیا کراوەتەوە جگە لەوەیش ئێستا هەموو شەهیدێک کە شەهید دەبێ کاتێک گوێزەوە سەر شەهیدان موچەکەی کەمەکە بەڵام
شەیدانی دەستی داعش باش بە پلە و موچەی خۆیانەوە ئەمە تایبەتمەندی بەوان درراوە بە هەمان پلە و بە هەمان موچە و دوو پلەشاندانێ ئەمجار هاتە سەر شەیدانی وەزارەتی شەیدان یعنی واتە موچەکانیان هیچ دەستکاری نەکرا ینی ئێستا موچیان دەستکاری ناکرێت ئەمان بەڵێ دەستکاری نەکرا هەروکو و کاتێک چۆن ئەو پێشمەکە زیین و بە موچەی وەرگرت و ئێستا شەر بەو شێوەرێکرێت باشە تەنها بۆ نمونە کە سوکاری شەیدانی داعش نەک ئەنفالکراون ببوورە تەنها بۆ نمونە هەمان ئەو خزمەت گوزاریانیان پێشکەش دەکرێت پێشکەش بە کە سوکاری شەیدانی ڕابردوو کراوە یاخود شتێکی تایبەتمەندتر هەیە بۆ ئەمان جگە لەو موچەی کە باست کرد تایبەتمەندیتر نییە چکم شەیدان لە لای ئێمە هەر شەیدن بەڵام ئەو تایبەتمەندی ئەوەیە کە بەشێک بەتەلاکراوەوە بۆمانە جار هەمیشە لەسەر زمانی کەناڵەکان و ڕێکخراوەکان و ئەوانەیە کە تێنە وڵاتە یەکسەر پرسیاری ئەوانەکەن کە و شەیدانەکێن و بەشەکەیان چیە و چەند کەسان شەید بۆ لە کوێشێت باشە هەمانگیتان چێت لەگەڵ هەمان بەشکە لە بەڕێوەبەرایەتی شەیدان لە پارێزگاکانی دیکە کراوەتەوە چۆن ئاگاتان لە کاروبار یەکتر هەیە علاقاتمان هەیە ئێستا ئێمە لەگەڵ بەتایبەتی هەولێر برادرانی شەیدانی هەولێر علاقاتمان هەیە و تەلەفۆنمان هەیە بۆی ئاگامان لە کاروبار یەکتری بێ بۆی ئەگەر شەیدێک جاری وایە کارێکی لە سلێمانی لە هەولێر دانیشێ ئێمە لێرا ئیشەکانی بۆ جێبەجێکەین یا لە پێشەوانەوە لە هەولێر ماڵی لە هەولێرە لێرا کارێکی ئیشەکانی بۆ جێبەجێکەین باشە ئەو کەسانی کە بۆ نمونە لە بەڕێوەبەرایەتی شەهیدانی و بەشی داعش تۆمارکراون تەنها خەڵکی سلێمانین سنووری سلێمانی خەڵکی کەرکووکە خەڵکی ڕانی و قەڵاتزێ خەڵکی گەرمیان لە خەڵکی هەڵەبجەیە بەڵام ئەو بەشە ئێستا تەنها لە بەڕێوەبەرایەتی کاروباری شەیدانی سلێمانیە تەواوی کارەکان ئێستا بەس لە سلێمانی جێبەجێکرێت تەواوی کارەکان لە سلێمانی جێبەجێکرێت بۆچی بۆ نمونە ئەگەر کەسێک خەڵکی کەرکک بێ لە بەشەکەی خۆی لە کەرکک تۆمار نەکرا بۆچی لە سلێمانی تۆمار تا ئێستا ئەوە بەڕاستی بڕیاری وەزارەتی شەیدان و بەڕێوەبەرایەتی شەیدانی ئەمەیە زۆر کارەکان لەو سلێمانیا جێبەجێکرێن مثلەن تا ئێستا موشیان هەن لە سلێمانیە خوێندن و شتەکان هەن لە سلێمانی ئەکسەرێتیان تا ئێستا هیچ بڕێرە نەدراوە کە شەیدان لە بەڕێوەبەرایەتەکانی تر دۆسیە و کاریان بۆ کرێتەنە لە شەیدانی سلێمانی بەیانەکرێت بڕیارە کار بکرێت بۆ هێنانەوەی دۆسیە و کەسانی بۆ نمونە کە سوکاری شەهیدێکی ڕۆبەڕۆبوونەوەی داعش خەڵکی سلێمانیە ژیانی لێرێ ڕەنگە لە هەولێر تۆمار کرابێ کار بۆ کرا بۆنمە بگەڕێنرێنەوە بۆ دۆسەکانیان بێتە بەڕێوەبەرایەتەکانی شارەکان خۆیان بەڵێ ئێستا لە دوای کۆبوونەوەیەکی وەزارەتی شەیدانی ئێمە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ ئەنجومەنی وەزیران بڕیاریان دەکە 320 شەهید سەرەتا بە دۆسیەوە گوێزرانەوە بەڕێوەبەرایەتی ئێمە ئێستا بەشەکەی ئێمە 320 لە دۆسیەکانیان گەڕاوەتەوە سلێمانی و هەموو کارەکان لێرا بۆ کرێت ئێستا یەکشت بۆ من ڕوون نەبوو تەنها ئەم بەڕێوەبەرایەتی سلێمانی دەتوانێت کاروباری هەموو شەیدان جێبەجێ بکات یاخود بەڕێوەبەرایەت یاخ بەشی ئەو بەشێکە کراوەوە لە بەڕێوەبەرایەتی شارەکانی دیکە دەست بەکار بوون لە هەولێر نەوێ نەکراوەتەوە لە هێشتا نەکراوەتەوە لێ تەواوی کاروبارەکان ئێستا لە سلێمانی لەولێر و دووەکو سلێمانی بڵێ کاروباری ئەم دەوروبەری سلێمانی گەرمیان و هەڵەبجە لەگەڵ قەڵازی و پشدەر لە سلێمانیە باشە پلانەکە چۆنە بڕیارەکەی ئەوانیش دەست بەکار بن بۆی ئەو لۆدە لەسەر سلێمانی نەمێنێت ئەیسا ئەویان من ئەوە نەبیستەوە تەنها ئاراسی سلێمانیا کردو چووکم بەڕێوەبەرایەتی شەیدانی سلێمانی بەڕاستی بەڕابرایەتێکی ینی تۆکمە و بتە و هەموو ئەجزێکی هەیە باشە کاک ئەحمەد لە کۆتایی چیت هەیە بۆ شەهیدان باسی موچە و ئەم بابەتانە کرا لە ئێستادا سەروبەندی ئەوەی کە موچە دابەش بکرێت من بۆ حکومێکی ئەوان تازات و دەلای ئێمە باشە تا ئێستا لە قلیاسان موچیان وەرگرتووە لە ئەمڕۆوە داوا لە کەسوکاری شەیدانەکەم موچەکانیان لە بانکی گۆژەیە باشە ئێستا موچاتووە و داوا لە کەسوکاری شەیدانی دەستی تیرۆرەکەم سەردانی بەڕێوەبەرایەتی شەیدانی سلێمانی بکەن بە مەبەستی دروستکردنی هەوێ بۆیان چونەوەکانیان تازەکەینەوە و هەر ئەمڕۆیش ئەوەی کە هەوی تازە نەکردەوەیەکەی تازە کاتەوە بچێت لە باقم گۆژش موچە وەرگێ هەوەکانیان ئەمانیش ناونیشانەکانیان جیاوازە هەر ئەمان هەوەیە بەڵام هەوەیەکی مۆحەدە وەکو جاران نییە مەسەلەن لە هەندێک شوێن هەوێ جیاواز بوو بەڵام ئێستا لە بەڕێوەبەرایەتی شەیدانی سلێمانی ئەو هەیە بۆ هەموو کەسێک هەر یەکەوێ و بۆ هەموو لایەنەکان هەر ئەو جۆرەوێ زۆر خێر بێ ئەزەتمانێ کاک ئەحمەد من شتێکم ما بوو گەر ئینجازم فەرموو بۆنە من لەداو سەڵاو و ڕێز و حورمەتم بەنێرم بۆ کەسوکاری شەیدان و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی شەیدانی سلێمانی هەمیشە لە خزمەتیانیان
و کات و ساتمان بۆ نییە و زۆر جار لە کاتی خۆمان زووترتین و لە کاتی خۆشمان دەرەنگترێتچینەوە. هەروە من داوا لەو ئەوانەی شەکەم کە کار بەدەستن و لە وڵاتە حکومڕانیەکەن ینی زیاتر باغ بە کەسوکاری شەیدان بدەن. ئێستا ئەوەی بێناز بێت کوڕکوشی شەیدەکانە ئەوەی کە غایب بێت لە دایرەکانی حکومەتە تا ئێستا وەکو پێویست کاریان بۆ نەکرابێ وەکو بەزم تاعیناتە کوڕکوشی شەیدەکانن و ئەوانە بەڕاستی تایبەتمەندی خۆیان ئەوانە نازیان حق پێویستە زیاتر حرمەتیان لێ بگیرێ و کە سوکارەکەیان من لێراوە پێژیارەکە مەقاهوەیەکی تایبەتیان بۆ کرێت جگە لەوە هەیەکەی سایانە بۆ ئەو شوێنانی کە بۆیەچن بۆ داری حکومەتە بۆ ئەو شوێنانی کە مەبەستە ئەمان سەردانێکە نەق بناسرێنەوە کە ئەمە بلە ماڵی شەیدەکانە مەبەستم شەیدەکان بەعام وەک ئەو وڵاتانی کە جیاوازیان کردووە لە بینی خەڵکی تر و کە سوکاری شەیدان چون بەڕاستی ئەمانە تایبەتن ئەمانە حق حسابێکی تایبەتیان بۆ کرێ. دەستەکانە خۆش بێ زۆر بەخێر بێ. سەرچاوەکانمان تۆمان کردی. زۆر سپاس بۆ ئەحمەد قاجری لە پرسراوی بەشی شەیدانی داعش لە بەڕێوەبەرایەتی شەیدانی سلێمانی کە جەنابیان ڕاستەوخۆ لێرە میوانی ئەمە بوون.